ئەمڕۆ میوانێکی زۆر خۆشەویست هونەرمەندێک و مامۆستایەکی زۆر ئازیز میوزیسیانێک کە ئەسبورێکی جوانی لە هونەرەکەی هونەری خۆیان هەیە و بەتوانیوێتی بە شێوەیە لە شێوەکان لەگەڵ هاوڕێکانی درێژە بەم ڕێگایە بن و بتوانن کۆمەڵ هەیە بەرهەمی جوانیان هەبێ ئەویش مامۆسای ئازیز مامۆسا چالاک ستیقا کە بەڕێزیان ئەم بەیانە لە لای ئێمە میوانە کۆمەڵێک گفتوگۆی جیاواز لەسەر میوزیک و مەقامات و لەسەر ئەو گروپانەی کە لە کۆن و لە ڕابردووە کاریان کردو کۆمەڵێ ئەرشیفی جوانیان بۆ ئێمە بەجێ هێشتووە و لەگەڵ ئەو نوێگەریانەی کە ئێستا لە گەنجەکانمانە ئاکرێ ئایا ئەمە توانیوێتی هەنگاوێکی باشتر بێ یاخود ئێمە گەر هەنگاوێکی باشتر نەنین چۆن پارێزگاری لەو ڕەسەنایەتی خۆمان بکەین جایمە زۆر بە دڵخۆشیەوە بە خێراتنی مامۆستا چالاکەکەین مامۆستا جان زۆر زۆر بەخێر بێ بەیانی باش بەخێر هەموو بینەرانی کەناڵی کورسات باش زۆر سپاستانەکەم بۆ ئەم دەرفەتەکە بە منتان بەخشین بۆ زۆر بەخێر بێ زۆر بەخێر جابا بە خێراتنی کاکەولیشکەین ئێستا تۆ هاوکارمانی یعنی تۆ میوانی تۆ لەگەڵ ماڵەکە لەگەڵ زۆر زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەمتان سپاس بۆ کاکە ژەنیاریش کامیشە ئێوە توانیتان لە پرۆگرامەکەیەمەوە میوزیک ببەخشن ئارامی ببەخشن بە بینەرەکانمان زۆر زۆر بەخێر بێن مامۆستا گیان با سەرەتا بەر لێ بچینە ناو گفتوگۆکانمان ئەوە ماوەیەکی چەند مانجێکە کاکەوەلی و کاکە ژەنیار لەگەڵمانان ئەوانەی کە تۆ بینیتەوە و گوێبیستی بووی کە ئەمان زۆر بە ئاکادمیانەش ئەخوێنن ئێستا بۆ چوونی تۆ چیە لەسەری ئەو پارچە میوزیکانە کە جارێکی تری هونەرمەندەکان هێنە زیینوەکەنەوە دەستیان خۆش بێ بەڕاستی ئەمان وەکو دوو ژەنیار بە شێوەی دوێت بە بەردەوامی گوێبیستی مۆسیقاکانیانە بم هەڵبەتە پشتیان بۆ باگراوندا یان ئەو ئەرچیفە گەورەی گەلەکەمان بەستووە لەو میلۆدیە جوانانەی کە ساڵەهای ساڵە گوێبیستی ئەبین بەڕاستیەوە کارێکی جوانە سەر لە نوێ ئێمە بتوانین ئەو میلۆدیانە بدەینەوە بە گوێی خەڵکە دەست و پەنجەیان خۆش بێت جا زۆر خۆشە لە زاری کەسێکی بە ئەزمون و پێشنگ لە بوارەکەەوە تۆ باسی وا خۆش لەبارەی خۆتە ببنیوە سەبارەت بووە من سەرەتا بەیانیتان باش زۆر بە خێراتنی مامۆستای عەزیزمانەکەین بەڕاستی ڕۆ گەوری کردین لە ستۆدیۆکە مامۆستا چالاک تەنها ئەوە نەبێ بڵین وەکو موزیسیانێک وەکو مرۆڤێک مامۆستا چالاک مامۆستای من بوو لە پەیمانگا مامۆستا چالاک من لەسەر دەستی ئەم بەڕێزە با بڵین فێری موزیک بووم ڕێپێشاندەری ئێمە بوو کە چۆن بتوانین موزیک بە دروستی بتوانین چۆن ئامێرەکان دیراسەتی بکەین بتوانین چۆن ڕاهێنانەکانمان بکەین مامۆستا چالاک تەنها مامۆستای ئێمە نەبوو هاوڕێ بوو برا بوو باوک بوو مان بوو بۆ ئێمە هەمیشە ینی هەمیشە لەگەڵمان بوو لە خەمخۆری ئەوە بوو کە چۆن بتوانێت فێرخوازەکان بگاتە ئاستێک چۆن بتوانێت ئاستی پەیمانکە یاخود ئاستی موزیسیانان بەرزکاتەوە ینی تەنها ئەمە لە بواری موزیکا کارمان نەکردو بە یەکەوە نەخێر مامۆستان بووە لە پەیمانکە مامۆستا چالاک لە ڕوخساری ئەتخوێندەوە ڕۆژە کەسێکی ئاوا سەرکەوتوی لێ دەرچێت هەر ئەوەختەش خۆی لە ناو خوێندکارەکانە ئەوانەی کە زۆر ڕەنگە زیاتر بێنە پێشەوە هەر لە ئەوڵەوە لە پۆلی یەکی پەیمانگاوە ڕەنگە ئەوە بە دەموچاوێنەوە دیار بێ ینی کاکەوەلید و چەند ژەنیارێکی تر ڕەنگە لە ناو 40-50 کەس لە هاوڕێکانیە لە قۆناغەکانی دواترە ڕەنگە 4-5 یا 8 کەسیان توانی بێتیان بەردەوامی بە هونەرەکەیان بدەن و هەندێکیشان ئەمڕۆ دیار لە ناو هونەری کوردیا بەڕاستی ئەوە دڵخۆشیە بۆ ئێمە کە لە پەیمانگایەکی تازە دروستکرا و ئەو سەردەمە لە کەرکووک لە سفرەوە ئەو پەیمانگایەمان دروست کرد وابزانام کاکەوەلی دووەم قۆناغی دووەم مجموعی پەیمانگاکە بووم زۆر باش جایمە دایمە هەمیشە مامۆستا لەگەڵ مامۆستا عازیزەکانی کەژی ترێەوە میوزیک بوون ئێمەشانەوە بووین شێوەکاری بوون لە هەمان کاتیشا زۆر کات باسی ئەومانە کرد کە لە پەیمانگا جیاوازی خوێندن لەوێ شێوازێکی ترە بۆ نمونە ڕۆحەتێکی تیا بە دەرلەوەی کچکە ئەو ڕۆحەتە دروست نەکەی ناتوانانی هونەرەکە و بەردەوامی پێبین جایمە بەڕاستی یعنی هەمیشە لە ناو پەیمانگەیە هەمووی وەکو کەس و برا و دڵسۆز یەکتر کارمانەکە بێ خێزانە دروست بەڕاستی ینی زۆر جارێمە مەسرحیمانە کرد بۆ نمونە
کوڕەکانی میوزیک چووکەیەک وەجە بووین هاوکاریانەکردین مامۆستا میوزیکەکان زۆر جار بۆ کۆمەڵێک بابەتە هاوکاریانەکرد شان و بامان شێوە بۆ ئەوان هانی ئەمە ڕۆحەتێکی دروست کرده بوو هەمومان بۆ قۆناغایەتی پەڕینجە دەردی مامۆساڵێ زۆر جار پیانەوتی لە فۆلا سی کەسداری چۆ جاگەرە سیمان ببین بە شان و کار و ببین باکتەر ئەکێمێنێتەوە نەخۆڵان نەخێرە لەو 4-5 کەسەی کە خۆیان پیانۆ دیارە لەناو بازنە هونەرێکە ئەمێنەوە مامۆستا باباسێکیەوە بکەین ئێستا کۆمەڵێک نوێگەری هەیە کۆمەڵێک گەنج هاتوونەتە پێشەوە لە بواری میوزیکە کۆمەڵێ ستایلی تازە هەیە بەڵام بەرچینە لە ئەم تازانە با بچینەوە ڕابردوو بۆ نمونەی مەتیپی مۆسیقای سلێمانیمانە بوو کە ئێستاش کۆمەڵی ئەرشیفی جوانی هونەرمەندەکانی بۆ ئێمە بەجێشتەوە بۆ نمونە کەریم کابانە عوسمان عەلی ئەبراهیم خەیاتە حەمەد جەزایە و چەندانی تریش لە هونەرمەندانی تر ئەمە هەنگاوێک نراوە کە باشتر بێت یاخود ئەو شێوازە ئێمە چۆن پارێزگاری لێ بکەین بەڵێ دیارە و هونەرمەندانە ڕەنگە بڵێن نخبە ببێتن لە ناو کوردستانە لە ناو هونەرمەندانە هەڵبەتە ئەو میلۆدیانە ئەمەنە بە جوانی دروست کراوە بۆیە ئەوە نەتەمەنی درێژ بووە ینی هەر میلۆدیەک بێنی لەوانەی هونەرمەندی گەورە کەریم کابان حەمەد جەزا حتا هونەرمەندەکانی پێشووتر عەلی مەردان و حەسەن زیرەک و بەڕاستی ئەوەنە ڕۆحیانە کاری لەسەر کراوە لەسەر بنەمایەکی جوانی مۆسیقایی هونەری گۆرانی ڕەنگە هونەرمەندی تر ئەگەر لاسایی ئەوان نەکاتەوە لە دروستکردنی ئەو میلۆدیانەیە سەرکەوتوو نەبێ ینی ئەوەندە بەرپرسانە کاریان تیا کردووە چی لە ڕووی ئاوازەکەەوە لە ڕووی تێکستەوە لە ڕووی ژەنینەوە لە ڕووی ڕۆحی خۆیانەوە کە ینی ئەو گۆرانیە کە دروستیان کردۆ بووەتە بەشێک لە ژیانیان بەشێک لە هەست و نەستیان بەڕاستی ئەگەر هونەرمەندانی تر لاسای ئەوان نەکەنەوە دیارە ئەو هونەرەمان گوێ لێ بێ کە ڕەنگە هەر تەمەنی 2 مانگ بێ 3 مانگ بێ و گۆرانی تر بێتە شوێنی و ئەوانە بەسەرچن بەڵام ئەم سەردەمە هەر میلۆدی چاک و گۆرانی چاک هاوشێوەی ئەوانە ئەوان کە لە ئاستایە کە یاسا ڕێساکانی گۆرانی تایە هەر ئەمێننەوە بەڵام بە شەرتێ هونەرمەندە دەنگی بە سۆز بێت دەنگی خۆش بێ ینی دیارە هەموو دەنگ خۆشێک نابێتە گۆرانی بێژی سەرکەوتوو ڕەنگە هەمووی دەنگ خۆش نەبێ ینی دەنگێکی 100% پرۆفیشناڵانە و هونەرمەندانە بێ باشە مامۆستا چالاک باسی ڕەسەنایەتی و جوانی هونەر کرد لە پێشوودا و ئەوەی کە مێلۆدی بۆ نمونە ئەوەنە بە جوانیدا ئەنرا لە جارانە کە خەڵک ئێستاش کە ئێستا هێشتا هەر بێزار نابێت بۆ هەر بەلای و تازە و خۆشە بەڵام زۆر جار ئێستاگەر مێلۆدیدا ئەنرێت ئێمە ئەبینین فترێک زۆر لە تۆپایە یعنی زۆر خەڵگوێی لێ ئەگرێت تۆ بەڕاستی چێژیشی لێبینی بەڵام دوای فترێک ئیتر ئەو چێژەی نامێنێتەوە بۆت ئەمە هۆکارەکەی گەڕێتەوە بۆچی؟ بەڕاستی دیارە هەروکوتم ئەم سەردەمەش کۆمەڵێک ینی لە ئەم هونەرمەندانی کە تا ئیسە بەردەوامن کۆمەڵێ لە گۆرانەکانیان هەر ڕەنگە وەکو گۆرانەکانی عەلی مەردان و پێشووتر هەر درێژەی هەبێ 100 ساڵی تر زیاتر هەر خەڵک گوێی لێ بگرێ ڕەنگە پێشووتریش یعنی ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەرشیفی بۆ نمونە ڕادیۆی کوردی یان لەسەر گرامافۆنوانە گۆرانی زۆر تۆمار کراوە بەڵام ئەوەی کەوا هونەرمەندانی دوای خۆیان سەر لە نوێزینویان کردوتەوە دووبارە کراوەتەوە دیارە ئەو گۆرانیانە بوونە کە شایستەی ئەوە بوونە کە ئەو گۆرانیانن کە ڕەسەنایەتی و هەست و سۆزێکی زۆر کوردانە و یا ئەوەندە چۆتە ناوخەوە ئەوانە ماوەتەوە بەڵام ئەگەر سێری مێژوو ڕادیۆی کوردی بکەی ڕەنگە هەزاران گۆرانی تۆمار کرابێ بەڵام ڕەنگە 500 گۆرانی لە یادەوەری خەڵکابیان چوبێتە ناو ئەرشیفی هونەری کوردیەوە ئەو سەردەمە شەر گۆرانی ناڕێک و ناخۆش هەر هەبووە بەڵام هەر ڕەنگە تەمەنی 2 مانگ و 3 مانگ و چەند ساڵێک بوو بێ نەبووتە کۆڵان بە کۆڵان و گیانە بەسێتی و ئەو کچە لەو ماڵە و ئەو گۆرانیان تەنانەت بۆ بەڵین زیادەیەک بۆ پرسیارەکە باڵین ئیزافیش بۆ بکەین نەک بەڵکو لە باشووری کوردستانی یاخود لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە بەڵکو لە ئەوروپا لە ڕۆژئاواشە ئەمە هەیە ئەنی ئەم تێبینی ئەم بابەتە کراوە ئەنی بۆ نمونە لە دانەرەکانە دانەرە ئەوروپیەکانە ئەنی سم مامۆستا چالاک ئەزمموی زیاترە و زانیاری بەتەواوی هەیە لەسەر و بابەتە هاوڕێمان ژەنیار بۆ نمونە چەندین دانەری موزیکی هەبووە بەڵام ئەوانەی کە دیار بوون بۆ نمونە وەلفگان کەمادیۆس مۆزارت بووە
لیویجوان بیتۆڤن بووە باشە بۆن ڕۆسینی بووە ئەمانە ئەو کەسانە باڵین تۆپەکان بوون ئەوانە بوون کە ئاوازی ڕەسەنیاندانا ئەوانە بوون کە زۆر بە ئەکادمی کاریان لەسەر میلۆدیەکانە ئەکرد بۆیە مامۆستا چالاک جوانی ینی فەرموو کە ئێمە لە ئەرشیفی کوردیە ڕادیۆی کوردیە بە سەتان یاخود هەڵبەتە بە هەزاران تۆماری دەنگی میلۆدی کوردی هەبێت بەڵام تۆپەکان ماونەتەوە بەر لەوەی کە بەرنامەکە دەست پێ بکەین مامۆستا چالاک گفتوگویەکمان کرد دەرباری تەکنەلۆژیا ویستمان بیورژێنینەوە ڕاستێکی لە بەرنامەکەیە تەکنەلۆژیا چەند سوودی هەیە ئەوەش زیانی هەیە تەکنەلۆژیا لە دیویشکەوە چەند زیانی هەبێ ئەوە سوودی هەیە بۆ نمونە لەو سەردەمەیە هیچ تەکنەلۆژیایکی هیچ بەرنامەیەکی نۆتەنووسین و یاخود هیچ ئەمەی کە لە ئستۆدیۆکانە ئەستا گوزارێت هیچ ئەو ئامێرانە نەبووە ئەبزانم مامۆستاوە نییە بە شێوەیەکی ڕەنگە زۆر سادە ینی بێت لە ڕیکۆردەرێکی بەکرا یان پێشتر دەستگای گرامافۆن بەڕاستی ئەمە ڕەنگە ئەوانەمان نەبینی بێ بەم شێوەی ئێستا پێشکەوتو نەبووە باشە مامۆستا لاتان وانی ئێستا ئەوەی کە تەکنۆلۆژیا لە بواری مۆسیقا لەگەڵ خۆیان هێنای باشتر بوو بێت وای کرد بێت کاراسانی زیاتر کردبێت وای کرد بێت بەرهەمی زیاتر دروست بکرێت بەڵێ زۆر جیاوازی هەیە چکە ڕەنگە پێشووتر هونەرمەندانی 100 ساڵ پێش ئیستا و بگرێت تا 50-70 ساڵ پێش ئیستا ئەوە بچوونە لە هەر پارچەیەکی کوردستان بۆ پایتەختی ئەو وڵاتە بۆ نمونە بارەگای ئەو کۆمپانیای تۆمارکردنە یا لە تاران بۆ یا لە بەغا بۆ یا لە هەر شارێکی گەورە بووە بەڵام ئێستا ڕەنگە لە هەر شوێنێکە لە ماڵی خۆمانە بە مۆبایلەکەی خۆمان بتوانین شت تۆمار بکەین و کوالیتیشی خراپ نەبێت ڕاستە بەڵام چی بەرهەمێک تۆمارەکەی بەڵام گرنگ ئەوەیە ئەو بەرهەمانە بەڕاستی ئەوەندە زۆرن لەبەرەوەی وەسیلەکان زۆرن هەڵبەتە ئەو شتانن کە ئەمێننەوە زۆر ڕەنگە مامۆستا لەگەڵ درێژەی قسەکانمانە کاکەوە لێگەڕینە کتێبێ حەزەکەین مامۆستا لەگەڵ کاکە ژەنیارە ئەگەر پارچەی میوزیکمان پێشکەشکەن بۆ ئێمە و بینەرەکانیشمان دڵخۆشە بێت بەڵێ هەرچەنە بڵێن ئێمە خۆمان ئامادە نەکردو بۆکو میلۆدیان مۆسیقایەکی ڕیتمی لێ بدێن من ڕەنگە زیاتر وەکو تەقسیم و مەقامەوە شتانە لەگەڵ کاکە ژەنیار هەستێکی خۆتمان پێ بەخشە مامۆستا هەستێکی خۆتمان پێ بەخشە و سپاس دەکەین
پەنجەتان خۆش بێت زۆر سپاس دەست و پەنجەی کاکژەنیاریش خۆش بێت ئەمڕۆ بە دەنگی خۆشی ئامێرەکەی لەگەڵمانە بێت دەست خۆش خۆش بە مامۆستایگیان سپاس بۆ تۆ دەستان خۆش بێت سپاس مامۆستا دەست خۆش بێت مامۆستا با تۆزێک باسی شاری کەرکووکی خۆشەویستیش بکەین ئێستا کە بەڕێستان لەوێ خزمەتەکەن لەوێ ئێستا میوزیک هونەر چۆن بەڕێوەچێت بەڵێ بەڕاستی دیارە شاری کەرکووک لە ڕووی مۆسیقا و ئاواز و گۆرانی و مەقامەوە مێژوویەکی دێرینی هەیە ڕەنگە بگەڕێتەوە بۆ چەند سەد ساڵی پێشوو بە تایبەتی هونەری دەنگی و هونەری مەقامات نەوە لە دوایینەوە لە ڕەنگە لە سەدەی هەفتە و هەژدەوە ئەوەی کە ئەیزانین لەبارەیەوە تا ئێستا درێژەی هەیە ڕەنگە بڵێن لە یەکێ لە هونەرمەندەکان کە بە پێشەنگی مەقاماتی ناوچەکەدا ئەنرێت ناوی مەلاوەلی بووە تا پەیامەکەی گەیانەوە عەلی مەردان بەڕاستی تا ئێستا و هونەرە درێژەی هەیە ڕەنگە لە هەموو شارەکانی کوردستان زیاتر کەرکووک مەڵبەندی ئاوازی بە تایبەتی ئاوازخوانی و مەقام بێژی بێ دیارە لەوێ بە حکمی ئەوەی کە هەر لە کۆنەوە کەناڵی کەرکووکی دیێرین لەوێ هەبووە ینی زیاتر بڵێن لە 50-60 ساڵ پێش ئیستا کە گروپێکی مۆسیقا لەوێ دروست بووە بە تایبەتی تیپی مۆسیقای سۆلاف هەمان تیپ بووە گروپی تەلەڤیزیۆنی کەرکووکی کۆن ئەتر ئەمە بووە هۆی ئەوەی کە ئەو هونەرە لەوێ درێژەی هەبێ بەڵام لە دوای پرۆسی ئازادیشەوە لە 2003 بە دواوە تر لە 2045 کە پەیمانگای هونەرە جوانەکان کرایەوە تر منیش لەو ڕۆژە و لەوێ دەست بەکار بووم دیارە کۆمەڵێ مۆزوسیان لەوێ دروست بوو بەڕاستی ئەمە هیوایەکی زیاتری بەخشی بە هونەری مۆسیقا لە شاری کەرکووک مامۆستا ئەوەی کە جەنابەت تێبینیت کردبێت لەنەو گەنجانە ئەم حەزە تا چەند ئەبینی کە بۆ نمونە لەسەر مەقاماتە کۆنەکان و لەسەر ئاوازی کۆن و ئەوەی کە ڕەسەنایەتەکەی بپارێزن پابندبوون و سووربوونێک ببینی حەزەکان تا چەند بە گڕۆتی نەبینی وڵی دیارە بێ و کەسانە خۆی ینی حەزێکی دەروێشانیان هەبێ چەندەها فێرخواز لە ژێر دەستا هەیە و پەروەردەش کراوە تاکو ئێستا ئەو حەزیان تیا بینی بەشێکیان کە ئەو حەزیان تیا ئەبێ دیارە لە کۆتای ئەبێ بگەنە مەنزڵ ئەبێ وەکو کاکەوەلید و عمەر مۆفەقمانەیەکێکە لە ژەنیارە باشەکانی ئامێری عود بەڕاستی کۆمەڵێکیان توانیان دیارە بەهۆی ئەو حەز و خولیایەوە تا ئێستا کە بەردەوامن لە ناو هونەری مۆسیقا کاکەوەلی من بە حکمی ئەوەی کە خۆت بەدەر لەوەی کە لە پەیمانگا و دوایەوە تێکەڵبوونت لەگەڵ کۆمەڵەیە گروپ و ئۆکسترا بڵێن لە عێراقیشا بەڕاستی یانی ئەم بەرکەوتانەش زیاتر هونەر لای تۆ ڕکاتەوە ئەتوانی چۆن کارکەی ئێستاش بە ئاکادمی جارێکی تر لە ناو زانکۆیات و ئەرە خوێنیتەوە بووی ئەمە کۆی کۆ مامۆستا ئاماژەی پێکا هەر شاری کەرکووکنا چەندین ناوچەی ترمان هەیە کە چەندین شێوازی تری مەقامات و گۆرانی و میوزیکی تایە کاتوانی نێمەش وەکو میلەتانی تریش بڵێن نێمەش خاوەنی میوزیکێکی خۆمانی چونکە ئێستا لە جیانە ئەڵێن کەلتوری گەلان لە ڕێگەی میوزیک و کەلتورەکەی بە خەڵکە ناسێنێ ئێوە وەکو ئەکادمی وەکو ئەو کارێکی خوێنن چۆن کارتان لەسەر ئەو بەرهەمە کۆنانە کردووە من ویستم بێمەوە سەر ئەو قسانی کە پێشتۆزەکە باس کرا کاکسەرکۆ جیهان بەگشتی تەمان لەبەر پێشکەوتنیشی بەرچاودا ینی ئێمە ناتوانین بەرەنگاری ئەو پێشکەوت نەبین ڕایانگرین بۆی ئێمەش بگەینەوە ئاستا ئێستا کە تاکە گرفت هەبێ لە باشووری کوردستانیان لە بواری هونەری موزیکە ئەوەیە کە ئێمە ئەمانوێت جامپێکی گەورە بازێکی گەورە بین بەسەر ئەم مێژووی مەقام و بەسەر ئەم ئاوازە جوانانەی کە هەمانە بچین یەکسەر بۆ نمونە ئاوازی مۆدرن دابنین یاخود موزیکی هاوچەڕق دابنین ئەم بازە بەڕێی من هەنگاوێکی باش نییە ئەوەی کە تەکنەلۆژیا ئێستا خزمەتمان کات ئەو بەرنامانەی کە هەیە بۆ نەوت نووسین و بۆ تۆماری دەنگی و بۆ کارکردن لە ستایلەکانە ڕەنگەکانە باڵین لە ئەستۆدیۆکانە بڕێی شخصی خۆم لەو بڕایە مامۆستا چالاک ئەنی ڕایشکی هەبیان هاوڕابێ لەگەڵم کار بکرێت چەخت بکرێتە سەرەوەی کە چۆن ئێمە بتوانین سوود لەو تەکنەلۆژیای وەرگین مەقام و میلۆدی خۆمان پێشخین
ئەمە ئەگەر کاری لەسەر بکرێت لەو ڕۆیان زۆر سەرکەوتوو بین ئەتوانین لە ماوەیەکی زۆر کەمە باشە ئاستی هوەرەکەمان ئاستی ئاوازەکەمان یاخود موزیکەکەمان بگەێنین بە ئاسێکی باڵا بەڵام لەو ڕستەنایەتی خۆشی دەرنەچێت لەو قاڵبە کوردانی بێگومان لەو سنوورە دەرنەچێت ئێمە قسەکەمان لەسەر ئەوەیە کە بۆ نمونە ئەو بازە نین بەسەر هەموو ئەم مێژوەیە ئەو بازە نین بەسەر ئەم هەموو مەقامەیە کە ئەم هەموو هونەرمەندە کاری تیا کردو پێش ئێمە کە بۆ ئێمەی بەجێشت و علی مەردان لە تۆمارێکی دەنیجێ ئەڵێ من ئەم میلۆدیانی خۆم بۆ بەسکە شێرەکانی نەوەی خۆم بەجێهێشتووە بۆی کاری لەسەر بکەن ئەمانە هەمووی وایە هەستێکی خۆشی هەیە کە تۆ کە گوێ لەو دەنگا بێت لەو تۆمارە دەنجا بێ هەر لە خۆتەوە هەست جۆرێکە بێت جا مامۆستا چالاک من هینێکم هەبوو قسەیەکم هەبوو لەسەر بە پێوەی ئەو پرۆسەیی کە من فێرخواز بووم لەوێ مامۆستا چالاک شتێکی هەموو بابەتەکانی جوانە بەڵام خاڵێکی زۆر تایبەتە لای من بەڕاستی کە ئەیبینی بۆ من هەر فێرخوازێک تۆزێ خۆی وتنی دەروێشانە خەریکی ئامێرەکەیەتی بە بەردەوامی لەسەری بوو کە ئەچوو ناچوو بۆ ژووری بەڕێوبەرەتەکەی ئەچوو بۆ لای فێرخوازەکان چیتان کردووە بە ئێستاشەوە هەنی ئەمە ئەکا کە بۆ نمونە ئەو فێرخوازە چەند خولیای فێربوونی ئامێرەکەیە بێ موزیکێ بێ هەست بە واکە کە هیچێک هەیە لێ پرسێتەوە هەست بە واکە هیچێک هەیە بە دوایەتی کە خۆشەویستی لا دروستەکە ئەجا لەگەڵەوەشە ماوە سێر دەکرد مامۆستا چالاک ئاوازێکی بۆ ئەژەندین یان فستیڤاڵ ساڵانە بەشداریە کرد ینی ڕاستیەکەی پێ بڵێن من لە قۆناغی 1 و 2 لە پەیمانگایە فێرخواز لە سەرەتای فێربوونایە هەرچی باگراوندیش هەبێ بەڵام تۆ لە سەرەتای فێربوونی ئەکادیمیایت بەڵام مامۆستا چالاک هەوڵی ئەوەی ئەیە کە ئێمە بچینە سەر ستیج کار بکەین بەیەکەوە ئەنجا ئەو هەستی پێ ئەو زی پێبەخشین مەترسن کاری خۆتان بکەن ئەوە زۆر گرنگە بۆ ئێرەش بە کەناڵی کورسات ئازام لە 2008 بەڵێ بەڵام من هەر بۆ تەواوکردنی قسەکانی کاکەوەلی بەڕاستی خۆ بینینەوە خۆ دۆزینەوە لە لای هونەرمەندان ئەوە زۆر گرنگە ینی کەسێک کە دەنگ خۆشە بۆ نمونە هۆرە بێژە قەتار بێژە ینی سێرەکە ئەبێت لەو بارەی خۆیان پەرە بەخۆی بدە لە مۆسیقاش بە گشتی یعنی ئێمە ناتوانین بۆ نمونە من ئیشی ئۆرکسترا بنووسمەوە لە هەمان کاتا خەریکی کۆکردنەوەی میلۆدی کۆنی کوردەواری بم یعنی دەڕێزکە لە یەک کاتا بگرمە بەر ینی بەڕای من هەر کەسە لەم مەدانە گەورەیە ئەسپی خۆی تاو بدام مۆدێرنەکەش پێویستە هەر کەسێک لە بواری ئۆرکسترایە بە هەر شێوازێک بێ ڕەنگە ئەوانیش بە شێوازی جۆراجۆر خۆیان بدۆزنەوە ینی کەسەکان ناکرێت کۆپیەک بن لە یەک بچن ینی ئەو پسپۆریە لە مۆسیقایە و تەواوی هەموو پیشەکانە دیارە گرنگە ئینسان مرۆڤ بە تایبەتی هونەرمەند خۆی بدۆزێتەوە ئەوە زۆر گرنگە بێگومانی ئێوەژە و ئەزمونە جوانی کە هەتانە پێشتر توانیتانە بگەڕێن بە دوای خۆتانە ئایا ئەمە ماتوانەی هونەرەبان پێ بکرێ یاخود ناوە پرسیارەیە کام و کەسێکە مامۆستا زۆر خۆشحاڵ بی زۆر بەخێر بی سپاس بۆ ئامادەبوونێ دڵخۆش بینم بەیانێ بە کەمانە جوانەکەتەوە لە لای ئێمە ئامادە بووین سپاس بۆ ئێوەش کاکەوەلی ئێوە لەگەڵمان نامێنەوە تۆ کاکە ژەنیار بە لە درێژای پرۆگرام من ئەوەی ئێوە دڵخۆشم ئێمە سپاس بۆ ئامادەبوونێ مامۆستا زۆر بەخێر زۆر سپاس زۆر بەخێر زۆر میواندارەتیکردنی بەڕێزت